زۆر سپاس بۆ کاک پەیوەند نامەی نارت دەڵێ کەس ناتوانێت کۆمێنت بنووسێ هەر پرسیارێکە بێ لەسەر بەخێوکردنی باڵندێمە لە خزمەتین. عەلەیکوم سەلام سەرچاو. نازانم لە خۆمە دەستکاری ئەم شتانەم کرد وای دیاوە. سڵاو لەبەر ڕێزیشت کۆکتێلەکانم جووت بوون بەڵام هێلکەکان هەڵنایەن ئەخر کاڵی نایەنن شکانوتە بێچوویتیایە تەلقیح بووە تەلقیح نەبووە کڕکەوتنەکەی مهمەوێ کڕ بکەوێ لەسەری چکەیەکێکیان دایمە کڕەکەوێ لەسەری هیچیان کڕەکەوێ لەسەری چیانە دەرەوەی هەر لە ناوی شەوە مێنێتەوە گرنگەوەیە لەوە پێشێلکەیان کردو و تەلقیح نەبوو بێ ئێستا چەنە لەسەری کەوتۆ چەنە هێلکەی کردووە. وشک بوو ینی هیچ بێچوویتیان نەبوو ینی هیچ شتێکی تیان نەبوو چکە ئەل لەکسەکە وشک بوو بیانی لەوانەیە شکا بێلکەکە یا درزی تێبوو بێ چەندە بێ کردویانە ئەمە ئەم جاریان چەنە کردویانە ناجەمانگێ بوو بێ ینی تەواو باشتر وایە و نێرە بگۆڕی نێرەکەی بۆ بگۆڕی مێکە و کێشەی نییە نێرەکەی بۆ بگۆڕە چکە کە بوو بە دووجار ینی بەڕاستی کێشەیە خۆی لە دوای هەشت بۆ نۆ ڕۆژ هەشت ڕۆژ لە ئاخرێلکەوە سەیریکەی ترە بێت تەلقیح بوو بێت دیار بێت مەبەستمە هێلکە تازەکان تکێ چەنە کردوێتی چوارێلکەکە ینی مانگێکە بێ و چوارێلکەی کردووە وەڵڵای ئەگەر مانگێ بێ ئەو چوارێلکەیی کردبێت و مادەم کڕەکەی لەسرە تۆ بڵی تازەیان نەکردبێت سڵاو لە تۆش کاکە پەیوەندجان و منیش برادێکم هەیەەوە ئەڵمانە ئەویش ئاسایی واز دەبێنە ئەوە بەو شێوەیە باوە کاگالان شێوانی سڵاو سەرچاو جوتێک زێبرام تولەکی کردووە چۆن تولەکی زەرگرم ناگیرێ وازی لێبێنە ئۆتۆماتیکی باخۆی بوەستێت مشکلەکە لەوایە ناتوانانی تولەک کە تیر تولەک بۆ بێ وازی لێبێنی هۆکاری تولەکەکەی تەوانەگەر یەک جوود بێت لە ناو هەموو تیرەکانە هەردوو پیشیان بەیەکەوە تولەکیان کردبێت هۆکارێکەیە یا ڕووناکیە یا خواردنەکەیەتی یا پلەی گەرمایە چکە نابێ هەردووچیان بەیەکەوە تولە بکەن یەکییان تولەگەکە هیچیان بڵین لەم کاتەیە نابێ هەردووچیان بەیەکەوە تولە بکەن
لەوانەیە شەڕکەن ئەگەری زۆرە شەڕکەن ئەگەر بەیەکەوە بن لەوانەیە شەڕەکەن ئەگە شەڕکەن ئەو کاتە پەڕ لە یەکتریەکەنەوە هەردووشان ئەوان بەس ئەوە نەیان پێکرێ بە دەنوو پەڕ لە یەکتریەکەنەوە. تەواو کەواتە توولەکە وازیان لێبێنە جیان بکەرەوە بە جیا دایانێ باشترێکە. ئەگەر ئەزانی توولەکە ینی کە ئەڵێم ئەگەر ئەزانی چکە هەنێ جار باڵندە مەسم لەی مێگە گەرای دابەزیەوەیتە چەند ڕۆژی گێلکە ئەکات ینی نێرەکەش و پێویست بە سریات سیوە لەبەرە هۆکارێک بێت تووشی توولەکی کتوپڕە بن هێلکەش دانێ هێلکەکانیشی تەڵقیح کرد بێت ئەوەش ڕوو ئەیادیانی نا لە خزمەتام چەند پرسیاری کە بکەی واتە دوای ئەوەی کەن ئەگەری ئەوەی هەڵی بێن لە ماوەی چەندێک لەبێ لە ئاخرێلکەوە کە ئیکات 21 ڕۆژ حساب بکەی 21 ڕۆژ ئەگەر تۆ دڵنیابی لەوەی کاک ئالانجیان کە تۆ دڵنیابی لەوەی کەوتونەتە توولەکەوە هێلکە نەکا خۆی باشترێکە نەیکات باشترێکە چکە توولە قۆناغە کە تەیرەکە چووە ئەو قۆناغەوە ینی کە توولەکا لەبەرە جۆکارێ بێ ئیتر کۆندامی زاوزەی ئۆتۆماتیکی بە شێوەی ئەگەر ینی ئەگەری زۆر ئەوەیە کەیتر کۆندامی زاوزەی سستە بێت عەلەیکوم سەلام سەرچاو کاکسۆران کۆکتێلمەیە 2 مانگ زیاتر هەرزن باش ناخوا بەس نان و سەمونی نەرم دەخوا دلەرزێت نەترسم نەخۆش بێ 2 مانگ نابێت ئەوە نەقسە چکت نابێ هەر ئەوە بخوا ئەبێ دانەکەی خۆی بخوا یا سریلاکی تایبەتیە بووی بکڕە بیەریان ناوکە گوڵە بە ڕۆژەی بەرێ یا سپێنەی یەلکەی کوڵاوی بەرێ ئەوەی بەرێ باشتێک یا شەوەفانی بەرێ چکە شەوەفان نەرمە و بۆی ئشکێ بێ وردە وردە فێریکەی خۆت هیچی کەی مێرێ بۆی هیچی کەی بۆ دامەنێ مەجبورە کە برسی بێت ئەبێ بیخوا کاکە پاوە ئەوە با بڵێین کۆمپانیا ئەوانی کە بەس بازرگانی ینی بەس هیچی کێ هیچی کەنیە بەس ئەوەی تر مەسەن بڵێن بۆ ئەگەر بۆ نمونە ئەتوانرێت بۆ بووکە سوورە یاخود با ئێمە باسی کەناری کەین ینی بۆی پەیامەکە بگات کەناری چەند نوعێکی هەیە چەند نوعێک نوعەکان بەس پەیوەندی بەوە نییە ئەمە هی زستانەوە ئەمەی هاوینەوە ئەمەی توولەکە و ئەمەی جوورکردنە نەخێت هەیە
مەسەڵەن زۆر بەخێوکەر تۆشێلم نایە بە کەناریەکانی بۆ نمونە ئەوەی کەناری شێوەی هەیە، ئەوەی کە کەناری مۆزاییکی هەیە، ئەمانە تۆشێلم نایەن بە باڵندەکانیان بە کەناریەکانیان لەبەرەوە تێکەڵەیەکی هێنێ کە تۆشێلمیتیان نییە. دوای ئەوە شتێک نییە بەس ئەوە نەهەیە نرخ با بڵین کوالیتی خواردنەکان بۆ نمونە ئەم خواردنە هەیە پێرەلای زۆرە، ئەمەیان پێرەلای کەمە، ئەمە بۆ بووکە سوورە با بڵین، ئەمەیان بۆ نمونە ئەو تۆوانەی کە وەکو تۆی کاهوو وایە یعنی وەکو پوژ وایە کە ئیبینین زۆر جارە مازانین پوشە یەکێکیان زۆرە کە گرانە چکە ئەوە خۆی کێشی کەمە گرانە ئەوەی زۆرە ئەمیان کەمە. بەڵام وەکوتر شتێک بڵێ تێکەڵەی هاوینە و تێکەڵەی زستانە شتی وان نییە. بەخێوکەر بە درێژایی ساڵ یەک جۆر تێکەڵەیە بە باڵندەکانی. بەڵام بۆ نمونە تۆ لە قۆناغی بوونی بێچووە، تۆ بڵین بێچووەکان پێویستیان بە تێکەڵەیەکە یا خواردنیەکە یاخود ئەوەی کە پێویستی پێتی پرۆتینی زیابێ ئەتوانی پێرەلای زیاتری تێ بکەیت، ئەتوانی گوڵە بە ڕۆژەی تۆزێ زیاتر تێ بکەیت. بەڵام وەکوتر لەوەتی من لە ئەڵمانیا باڵندە بەخێوەکەم چ سیسکنەکانم چ کەناریەکانم چ زێبراکانم 12 مانگی ساڵ یەک جۆر تێکەڵایان لە بەردەمایە لە هەموو ژیانمانم کردو بەدوو. بەڵام بۆ نمونە بۆ زێبراکان کە هەستەکەم بێچویانە بێت تۆزێک لە دانەکەیان کەتانی زیاتر تێکم چکت کەتان چەوری ئەکات باشتێکە بۆ بێچەکان تۆزێت چەور ببن. کەنارەکان بۆ نمونە لەگەڵ سری داگەکەیە هەنێ جار کونجیتی ئەەکەم یاخود ناوکە گوڵە بە ڕۆژەیە هاڕم و تی ئەەکەم بۆی بێچویان خۆی بگریا تێریە زەعیف بێت یا ئەوە بێت. بەڵام وەکوتر ئەمیشە چینەرەوە قاڵبەوە کاکە پاوەکە لە تەلەفۆنە باسمان کرد ئەگەر دوو جۆر خواردن هەبێ بۆ زستان و بۆ هاوین یا بۆ ئەوە کەواتە ئەمە کەوێتەوەی تۆ دانەکە بێ بگۆڕیت کە خۆشی باسی و کردوتە ئەگەر بگۆڕێت لەوانەیە تێرەکە تو لە کانی کە بووکو قسەکە کردمان. دەست خۆش بێ بۆ پرسیارەکە و کاک ئالان هەڵێگەر ئێستا جووتێک بکرین چۆن بیپارێزین لە جەو گۆڕین و نەخۆشی کەوتن. کاک ئالانجانە بێ دایمە ئێمە کە باڵندە ئەکڕین ئەوەی لی ئەکڕی لی بپرسی لە چ پلەیەکا بە خێوی ئەکات خۆی لە هەموو دنیا وایە. ئێستا لەم کاتاکە ئێمە باڵندە ئەکڕین یاخود ئەوەی کە ئیکرێت لە دوای مانگی باڵی ناوڕاستی مانگی نۆی ترگەتنیا سار دەبێ پێت ئەڵێ ئەڵێ من بە سەرما ڕامێناوە یا بە گەرمە یاخود ئەڵێ لە دەرەوە بە خێویەکەم یا لە ژوورەوە یعنی بە سەرما یا بە گەرمە ئەوە کەوتۆتە سەر و تێرە بێ وردە وردە ڕای بێنیت ئاساییش ینی ئەوە بزانی ئەوێکی زۆر زۆر ئاساییە. کاک گوڵپەری سریلاک ناخوا بە شەوان یەک جار دەخوات ئەو هەرزن و وڵە بە ڕۆژە ئەتوانی هەموو کتێکەڵە لەسەر نێم بە زۆر تۆزەک دەخوا فێریکەی کا گۆڵپەریجانە بێ فێریکەی ئەبێ وا زیدەبێنی بە زەوقی ئەو نابێ مەیەرێ شتیکەی مێرێ هەر مەجبور زیاترە خوالەوەی دەستت داوای لێت فێرە بێت. کاک ئەلا سلااو لە تۆش من دوو ڕۆژە کۆکتێلم کڕیوە بۆیە لێم نازانی کەمێک سیداک ڕشاوەتەوە سەر پەڕەکانی وشکەوە بووە پێوەی ئاجی کردو چۆن ئاجی ناکە کاکە ئەلا ئەفیا ئەلاخان ببوورێن ئەگەر لە بینینە چکە ناوەکان نازانم ئاسایی وازی لێبێنە با گەورە ببێت بە تەواتی لەگەڵ قۆڕا بێت زۆر بە ئاسانی لێ ئەبێتەوە ئەتوانی بە شتێکی ڕق هەر بە شەرتێ زەخت لە پەڕەکە نەکەی بە پەنجە بێ بە شتێک بێ وای لێ بکە کە وش بێتەوە خۆی وەرێت چکەی تۆ خۆی مەزانین پسکیتێک یان نانێک کە هین بێت ئاوای لێ بکە وردە بێت یا سەمون زۆر ئاسایە ئەو بەوەی ئیزعاج نابێت. کاکدابان عەتا کاکدابان عەلی باجینگزی تەمەنی چەندە حازر دەبن بۆ ئینتاجوە ئیون ئیدانەکانی پێ بدرێ وەک بەڵێ کاکدابانجان ئەبێ ڤیتامین ئی و دیسری بە هەموو جۆرە باڵندەیە بیرێ بە مریشک و کۆتریشەوە زائیدەن لە دوای ساڵەوە ئەکەونە ئینتاجانی ئەگەر تۆ بڵێ بە شێویی تەندروست بێت لە دوای بەلایانی کە مۆدەمان بۆ نێرەکان 11 مانگ بۆ میەکان تا زیاتریش بێ باشترێک بێت. کاک پاوە کاک سۆرا من خۆم ئەزانم بەس حەزم کرد ڕوونکردنەوە و خەڵی دەستی خۆش بێ کاکە پاوەژیان من سوپاسی تۆکەم
دەستخۆش زۆر جار کۆکتێلەکەم چاوی ئاوی ئەکرد و زۆر نەخۆش بوو یکم بۆ نووسدای دکتۆر شکور ئەیبی نەما بەس حەبێکیشی یامێ وتی ڤیتامین ئەتوانی بخیتە ناو ئاوەکەیانەوە کێشەی نابێ من نازانم دیارە مادەم سوودی لە قەترەکە وەرگرتووە دیارە سوودیش لەوە ئەبینێت مادەم ئەو بەیتەریەکە ئەو یاویتە تێت دیارە سوودیش لەوە ئەبینێت کاگالان مامەستا بەو پێی تۆ لە دەرەوەی وڵاتی ئایا کوتانی مریشک بوونی هەیە بەڵێ کاکە ئالانجان کوتانی مریشک بوونی هەیە کوتانی کۆتر بوونی هەیە بەڵام کوتان بابەتێکی زۆر هەستیارە لە تیکتۆکیش باسم کردووە باسی ئەومان کردووە بەڵێ کوتان هەیە کوتان و کوتمان بابەتێکی زۆر هەستیارە چکە ئەو کوتانەی کە ئەکوتێ بڵین باڵندەکەی پێ ئەکوترێ ئەبێت لە ڕێگەی دکتۆری پسپۆڕەوە یاخود لە شوێنی تایبەتی پسپۆڕەوە بکرێت و ڕێنمایی بکرێت و کوتانەکە بۆ چ حاڵەتێکە بۆ سالمۆنێلایە بۆ کۆکسیدیایە بۆ جودەریە چکە هەر یەکە و جیایە چکە من بیستومە لە کوردستانڵێن هەمووی کوتانێکەیە هەر سێنۆعەکەی تایە کاگوڵپەری لە خزمەت تام کاکە گوڵپەری هەیە باڵندەی بچووکیژە کوتێ بەڵام گوتمان کوتانی بڵین پێ هەر پێوترێ کوتان تەمان کوتان بە دوو جۆر هەیەیان لە ڕێگەی ئاوەیە ئیشان لە ڕێگەی دەرزیەوەی هەردووکیشی پێڵەن لوقا سەری خۆش بێ کاکە ئالانجان هەر پرسیارێکە بێ ئێمە لە خزمەتین ئەو ئەی کەوتوەتی کۆکتێلەکەم چاوی ئاویە کرد زۆر ئیشێکی باشی کردووە کە بە زووترین کات بردوێتی بۆ لای کەسی شارزایق و دکتۆری فێرتەنەری چکە زۆر جار لەوانەیە شتەکە زۆر بەسیت بێ بەڵام کە زۆر بمێنێتەوە ئەبێ بە حاڵەتێکی مەترسیدار چکە کێشەی چاو لەگەڵ قوڕ گولوت هەمومان نەزانین بەیەکەوە کاریگەری هەیە چۆن بزانم کۆکتێلەکەم لێرەیان مێ من لە خۆشی دانیەکەم کڕی دەڵێن ئێمێ فێرە قسە و نابێت ئەگەر لە دوای 6 مانگیەوە یاخود تۆزێ زووتری ژاخود لە دوای 3 مانگی سەروتر نێرەکان زیاتر ئەخوێنن لە مێیەکان لە دوای تا 6 بۆ 7 مانگ زۆر زەحمەتە بیزانی ئەگەر ئیلا خوێندنەکەی نەبێت مێش فێری قسا بێت ئێمە لە یوتوبە یاخود لە فەیسبوک ڤیددیوەکمان بڵاو کردەوە مێیەکە حەوت تووشە بە سافی ئەڵێت ینی زۆر بە سافی مێشە و حازریشە بەڵام دایمەن نێرەکان چکە ئەخوێنێ خۆمە پەیوەندی بە خوێندنەکەوەیە چکە زۆر ئەخوێنێت بڵین خوێندنە تەوان ئەو زیاتر وکو خوێن بۆیە نێر باشتر فێر ئەبێت و زووتریش فێرە بێت زووتر نا بەڵام باشتر بەڵام من خۆمان ئەو مێ هاتە لامان حەوت کەلیمە بە ینی زۆر بەڕوونی قسەیە کرد
کاکدابان مامۆستا ئەو ڤیتامینە لە تەمەنی چەندەوە بەکاری بێنی باشم جووتێک سەرەتای ئینتاج بێت UDC بۆ جووتبوون کاکە دابانگیان لە سەرەتای ئینتاجەوە نابێت ئەبێ لە سەرەتای بڵین ئامادەکردنەوە ئەتوانی بیتێ کە ئێمە ئەڵین ڤیتامین ئی و دیسری عنی کالیسیۆم دیسری لەگەڵ ئەنتیستێرن کە هی کۆمپانیای پێنیتایە ئەم دوانە سروشتین لەبەروی تا 6 ڕۆژ زیاتریش بیتێ لەسەر یەک بە بێوەستان هیچ زەرری لە جگەری نایە واتە تۆزێ خاو ئیشەکات لەبەرەوەی سروشتیە هەمومانە زانشتی سروشتی لەگە شتی کیمیایی جیاوازەکەی ئەوەی سروشتی خاوە کیمیایی سەریعە ئەبێت لەو ڕۆژەوەی تۆ بڕیارەی باڵندەکانە ئامادەکەیت من باسم کردو پار لە چ سیسکنەکانم بۆ چ زێبراکانم بۆ چ کەنارێکانم بووە تیا بۆ تا 55 ڕۆژ 50 ڕۆژ یاومەتێ هەردووشی تامێکە یەکە مێلکەی کردووە مەسەڵ بڵین بەجیا 4 هەفتە یاوم نەتێ نێر بەجیا و مێ بەجیا با گوڵین کە بەجیا بوون دوایی کە خستومەنەتە لای یەک ڕۆژێ ئەمە ماونەتێ ڕۆژێ ئەو تامێکە یەکە مێلکاکەکەی کە مێلکی کردو وەستانومە دوای ئەوە کە بێچوو تەمەنی ئەبێ بە 7 ڕۆژ یعنی لە دوای هەڵهاتنی بێچۆکە 7 ڕۆژ تەمەنێتی هەم دیسان جارێکی کە بڵین ڕۆژێ ئی ڕۆژێ کالیسیۆم دیسری ڕۆژێ ئی تامێکەی کە مێلکاکاتەوەتە بۆ جاری دووەم ئامادەیەکەیتەوە هەردوو کیشی هەم بێچۆکان سوودی لێبینن هەم تاکەکەی کەژی سفادەی لێکانی ڤیتامین ئی مێژی سفادەی لێکات چکە ڤیتامین ئی وزە بەخشە کالیسیۆمیش بامان شێوە نێرەکە و بێچۆکانیش وەکو کالیسیەکە سوودی لێبینێ هەر شتێکی باشە کە بەو شێوەیە بیانیتێ کاکدابان ببوورە کاکدابان زانمە پرسی ئەو پرسیارم نەبینی کاکە دابانجان ئەگەر تەیرەکە 6 مانگ بێت کێشەیان بۆ دروست کێشە نیە کاک دابانجان ئەوەی سە من ئەویانم ئەو پرسیاریان مێسە بینی داوای لە بردنەکەمەوەی سەرەوە ئەمە پەیوەندی بە کامەڵبوونی ئەم تەیرەوە هەیە یعنی کە ئێماڵین قۆناغی ئامادەکردن ئیترە و تەیرە نابێن نێر تەمەنی لە 9 مانگ کەمتر بێ مێش تەمەنی لە 10 مانگ کەمتر بێت یعنی ڤیتامین ئی و ڤیتامین بڵین کالیسیۆم دیسری بێت جۆرە کالیسۆمیکی کە بێت باڵندە ئامادە ناکات یا سەریعی ناکات مجرد ئەوەیە تۆ ئەوەی پێویستە ئەیەی تێ بۆ نمونە تۆ سەفەرێکە لەبەرە بە سیارە ئەڕۆی بۆ نمونە یعنی ئەمە بەسار تۆ خۆت ئامادەکاری ئەەکەی پێشەوە لە نووسن بووکو خۆت بە باشی ئەنووی چکە تۆ ئەتەوێت درێژی ئەو ڕێگەیەکە 400 کیلۆمەترە پێنسەیە خەوت لێن نەکەوێ خەوت نەیە کە گەڕایشتی کە ڕایتەوە زائیدەن چیترە بەی خۆ ئامادەکەڵی من لە ڕێگەنان ناخۆم لە ڕێگە ئاو ناخۆم منەوە شتەی خۆت لەگەڵ خۆتە ئامادەیەکەیت و لە شتێکا دایانی بە پێی ڕێگەکە و ڕۆشتن و هاتنەوە پێتەوە بەکارێنی مەسەلەی ڤیتامین ئی و کالیسیۆمیش بە هەمان شێوەیە بە هەمان شێوەیە تۆ ئەو تەیرە ئەوەی پێویستە ئەیەی تێ ئەنی ئامادەیەک ینی بۆ نمونە نێر ڕێژەی تەڵقیحکردن زیاکا لە نێرە زیاتر توچکە وتمان ڤیتامین ئی وزە بەخشە کالیسیۆمیش وا لە هێلکەدانەکە باشتر گەشە بکات تەندروستتر گەشە بکات توێکڵی هێلکە بە شێوەیەکی تەندروست دروست ببێت نەت با بڵین نە زۆر ئەستور بێت نە تەنک بێت یاخود هەر دروست نابێت لە هەنێ تێراڵی وڵوڵاکات کە توێکڵی نییە لەمانەش هەمووی گرنگتر گەشەکردنی بێچۆکێ لە ناو با بڵین هێلگەکە ئەمیشە هەر یارمەتی ئەیات زائیدەن کە نایڵێ مێکە تووشی جەڕین ببێت بە مەرجێک تۆ ماوەیەکی تەواوەتی بیتێ خۆی چەکە لەوە زۆر کەس لای ئێمە زۆر کەس تەلەفۆنەکە پەیوەندیەکایە تەنانەت لە کۆمنتی شاین سەڵە کاک سۆران هەفتەیەکی ژا 10 ڕۆژیش کالیسیۆم مما بە میێکە بەڵام ئیسفادەی نەبوو هەر توێکڵی هێلکەکەی نەرم بوو بۆ نمونە یاخود 10 ڕۆژ ڤیتامین ئیما بە نێرەکە هێلکەی کردو هێلکەکەشی تر 10 ڕۆژ کەمە بەڕێزان بۆ کە بوو سەیریکەن ئێمە ئەمەی کە ئیکەین ویقایەیە کە ئەڵین 4 هەفتە کەمتر نەبێ بەرەو 2 مانگیش کێشەی نییە بیتێ
بەڵام کە بوو بە عیلاج یعنی بە چارەسەر نێرێک تەلقیحی نەکردووە، مێ گێلکەکەی بە مەزبوطی نەکردو یا کێشەی کەمی هێلکەی کردو یا عەدەدەکەی یا بچووکە، لەو کاتا بێت جورعەکە بکەی بە 2 قات یا ئەوە 9.5 بۆ ئەوەی کاریگەری خێراتر بێت. کاک سۆران چۆن بزانم کۆکتێلەکەم نێرە یان مێ؟ من لە خۆشی ئەوە وەڵاممان نایەوە کاک دابانجوڵام. کاگڕێکان چۆن وا لە بووکە سوورە بکەم زۆر باش بخوێنێ واتە فول بێت، بووکە سوورەی تۆڕم سوودی لێ دەبینێ بۆ خوێندنیان جوود بوون، سوورە قەفەزی گەورە بێت یان بێت باشیان بچووک دەنەکەم. کاک ڕێکانگیان چۆن وا لە بووکە سوورە بکەی زۆر بە باشی خوێنێ؟ ئەوەیە کە بە تەجید یا گوێی لە دەنگی تێریشی کە بێت کە بخوێنیت ترەویش وردە وردە دەست پێ ئەکات، ئەوە تاکە ڕێگەیە. هەنێکە زەڵێ شادانی بەرێ، هەنێکە زەڵێ ئەوەی بەرێ. شادان وزەبەخشە، بەڵام شادان کێشەکەی لەوایە چەند باشە ئەوەنش خەتەرە، چکە لەوانەیە باڵندەکە تووشی کوێربوون بکات، چکە زۆر با بڵێین پێدانی لەوانەیە تووشی کوێربوونی بکات، چەوری بکات. سوودی لێ دەبینی بۆ خوێندنیان جوود بوون، بووکە سووری تۆڕ سوودی لێ دەبینی بۆ خوێندنیان جوود بوون، بەڵێت ئەتوانی لی ببینی بە مەرجێک بتانی ئەهوەنی بکەیتەوە. بووکە سوورە گەورە بێدا هەموو کاتێک ئەگەر بە تاک بێت قەفەز هێرچەنێ بێ کێشە نییە، بەڵام بۆ جوود بوون تا گەورە بە باشتێکە لە حاڵەتی کەشە هەتا بواری فڕینی باشتر بێت باڵندەکە تەندروستتر ئەبێت. من لە خزمەتامە چ پرسیارێکیکە بێت لە خزمەتام. ئەڵێک هۆکاری کزبوونی چای باڵندە چییە؟ هۆکار زۆر زۆرە، لەوانەیە نەخۆش بێ کز بکێ ماڵی نەخۆشیەکیە بێت یا تەندروستی باش نەبێت یا باری و دەرونی باش نەبێت یا لەوانەیە ئیلتیهابات بێت یاخود لەوانەیە با بڵین زۆر هۆکار هەیە بۆ ئەوە. گوڵپەریەڵێ چی بدەم بە کۆتێلەکەم تاوەکو تەندروست و قەڵەو بێت؟ ئەوەی کە پێویستە بیێرێ بە پێی قۆناغەکانی ژیانی باسمان کردووە، با بڵێن خۆراک بە پێی قۆناغەکانی ژیانی باڵندە کە قۆناغی توولەکە، پشووە، ئامادەکردنە زائیدەن لە قۆناغی با بڵین زاوزێ. سڵاو لە تۆش کاکە زەردەژیان، تۆ چایی منی؟ یاخود وکوتمان گرنگەوەیە بە پێی قۆناغەکانی ژیانی ئەوەی پێویستە بۆی دابین بکەیت و هەوڵ بێ هەتا ئەتوانین لە شتی کیمیایی و با بڵین ئەوەی مەوادی حافیزەیە دوورکەویتەوە لی و ئاوی تەنکی سەربان و ئاوی بەلوعەی نەیرێت. ئەگەر ئاوی بەلوعەشتدایە ئەبێ بیکوڵێنی شەو بەیانی بیتێ، ئەبێ زۆر لەگەڵ یا خەریک بیت و لەگەڵ یا قسە بکەیت ئەگەر بتەوێت، یاخود دەنگی کۆکتێلی کەی بۆ لێ بە لە هەر شوێنێ بە مۆبایلەکە و بێ بە هەر شتێک بێت. زۆری تر باڵندەیە فێرە بێت، زۆر باڵندە هەیە زیرەکە هەیەکە تەمەڵە وەکو مرۆڤ هەیە زۆر قساکە و یەکەم قساکە. بەڵێ کاکە زەردەژیان، ئەی چۆن پێویست نییە ئەی کێماڵی قۆناغی ئامادەکردن بۆ ئەوەیە کە تۆ باڵندەکەت بپارێزی لە کۆمەڵێشت کێتە ئەو ڕێگەی لەو مەرحەلەیە با بڵین و پێش ئەوەش کە تۆ بچیتە قۆناغی ئامادەکردنەوە لە جیهانە لەوەتەی خاڵی ڕەشەیە، لەوەتەی کۆمەڵێ نەخۆشیە، لەوەتی کەش و هەوا پیس بووە، کۆرسی هەیە، کۆرسی مەسەڵ بڵین کۆمەڵێ نەخۆشیە توانی بۆ ماوەی هەفتەیە دەڕۆژ بیان نەیتێ بۆی تێرەکانە سفر کەیتەوە، یعنی چی بەکتریای سوودبەخش و زیانبەخشە ئەیکوژیت ئەوەی کە باڵندەکە و سفر ئەەکەیتەوە لە دوای ئەوە جارێکی کە لە قۆناغی ئامادەکردنا کە نابێت لە 4 ڕۆژ 4 هەفتە کەمتر بێت چەند زیاتر بێ باشترێکە باڵندەکە و ئامادە ئەەکەی ئەوەی پێویستە ئەبێ بی بە نێر بەجیا و مێژ بەجیا ئەو کاتێک کێتە سەرەوەی قۆناغی زاوزێکیان خەیتە لای یەک لەو قۆناغەشا لە بڵین کە بەیەکەوەن ڕۆژی ئەمەیتێ و ڕۆژی ئەوەی تێ زائیدەن کۆمەڵێ شت هەیە
بۆ بەهێزکردنی باڵندەکەی ئەمە بە درێژایی ساڵ ئەبێ بیرێتێ و باسیشمان کردو ئێمە هەمووی بە ڤیددیۆ چ لە یوتوبە چ لە فەیسبووکە چ لە تیکتۆکە. کاکڕێکان کاک سۆران شێکێک کە پەر بە باڵندەکەەوە ناهێڵێت ناوی نەخۆشیەکە چێ بەڵام من زۆر پرسیارم کە چارەسەری نییە ئەگەر ڕوونکردنەوە بدەی زۆر کاکە ڕێکانگیان کێشەیەکی گەورە هەیە ئێمە لە ساڵی 2012ەوە بە تایبەتی لە ساڵی 2013ەوە یا من لە 12 دەسم کردووە بە نووسین بە زمانی کوردی پێش ئەوە یاخود ڤیددیۆدانان بە زمانی کوردی لە پێش ئەوە شۆ لە 2009 بە عەرەبی هەتا ئەو کاتێ و نەخۆشیە پیا بۆ ئێمە قسەمان کردووە کاتان لێ ئەەکەین هەموو خواردنێک مێن بە باڵندەکانتان هەموو تێکەڵەیەک مێن بە باڵندەکانتان ئەڵێ منەوە تێکەڵێ ماوەی تێکەڵەکەەوە نە پاک بووە ئەو شوشەیە ئەو خۆمەرج نییە کە پاک بوو نە کێشە لەوایە کە تۆ ئەم باڵندەیە خواردنێکی هەرزانی ئەیتێ تەڵەن چێ پێی خۆشە سپاس یەکەم چێش پێی ناخۆشە سپاسی یەکەم ئەمە ڕاستیەکە و نەتیجەکەشی بابەتم داناوە کاک زەردەشت ئەفڵم کاک ڕێکان بڕۆ بابەت داوانێ 20 بابەتم دانابێت لە ساڵی 2013 و چواردەوە کاکە گیان مشکیلەی مەوادی حافیزە مشکیلە مەوادی کیمیایی کاتێک کە تۆی بە باڵندەکان لەوانەیە لە دایک و باوکەکە دەرنەکەوێت لە بێچۆکانیانە دەرەکەوێت لەوانەیە لە دایک و باوکە لە قۆناغی لە دوای ساڵێک ڕووبە لەوانەیە لە لای تۆ ڕاتە لای ئەکەوێت لەبەرەوەی ئەمە بە خاوی ئیشەکات و کۆم نەخۆشیانەی کە هەر ئاواش ماسم کردووە کە لە کوردستانە هەیە ئەم هەموو نەخۆشیە بڵاوە خۆ ئەمە لە ماوەی مانگێک و دوومانان نییە ئەمە هەمووی کەڵەکە ئەبێت هەتا کابرا لە دوای 10 ساڵ لە دوای 12 ساڵ دوای 15 ساڵ ئەڵەن جاڵدەلی یا خوانەخواستە تووشی فلان نەخۆشی خراپ و تووشی ئەوە بوو تووشی ئەوە بوو ئەمە ئەوەیە هەمووی پەیوەندی بە خۆراکی تەواوکەرەوە هەیە ئەیرێتێ ئەو تێرە و حەلیشی نییە من لە ئەوروپا هەموو شتێکمان کردووە و پرسیارێکمان کردو ئەوانیش هەرەمان قسەیان کردو چکە ئەو نەخۆشیە شتێکی زۆر سەیرەکە زۆر بڵاویشە لە کوردستانە زۆر بڵاوە کاکزەر چارەشی نییە بەڕاستی بە هیچ شێوەیەک ئێمە زۆر هەوڵمان ناوە هەنێشتمان کردووە بۆ هەنێ تیر کە سەرەتاکەی بووە خەڵک سوودی دێبینیەوە بۆ نمونە تفتە ئەمینیەکان بۆ نمونە بیکۆمپلێکس بۆ نمونە مڵتیڤیتامینی ڤیتازیم هەنێکە سوودی دێبینیەوە کە سەرەتای نەخۆشیەکە بووە یاخود حاڵەتەکە بووە با ئێمە بڵین نەقسەکە بووە خۆیەوە نەقسە لە 100 هیوایڵێڵە وتیانەوە بەکتریایەکە یام شەخۆرێکە لە پەڕەکە براوە بۆ مختەبەر نەم شەخۆری تیا و نەیشتێکی تایە بەڵام وەکو ترکە گەیشتە ئەو قۆناغی کە لی یا تەواتی بە هیچ شێوەیەک بەداقەوە چارەسەری نییە. کاک زەردەشت دەستەکانت خۆش بێت مامۆستای من لە خزمەتام کاکە زەردەژیان تۆ چاوی منی کاک سەرکان ئەرسەلان من جووتێ غەندورم ێ 3 مانگە جووتم کردوون هێلکەی نەکردو خۆم نێری هەبوو میەکەم بۆ هێنا هۆکارەکەی چێ 3 مانگە جووتم کردوون هێلکە ئەگەر تۆ دڵنیایی لەوەی کە نێرومێن چاوەڕێکە خۆشمەرج نییە زیاتر ئەگەر نێرومێ بن و نێرەکەشی کێشەی نەبێت میەکە و ئەبواە هەرێلکەی بکردا کێشەکە لە میێکایەکاڵین کێشە شەر نییە کێشە بێت لەوانەیە ئامادە نەبێت لەوانەیە گەرای دوور بێت لەوانەیە ئیلتیهابیە بێت لەوانەیە چەور بێت زۆر لەوانەیە زۆر زەعی هۆکار زۆرە کاکە سەرکان بۆ ئەوە بۆیە ئەوەی کە باڵندە مەسەڵەن بڵین بمبورە و قسەیە کەم و داوای لێبوردنەکەم کە ئێمەش لە زۆر باڵندە هەر هیچ نازانین کە با بڵین نەوزانی نێرومیە کە هەردووچیان حازرن بیان قیتە لای یەک ئەوەش ڕوئە دەبێت چاوەڕێ بکەی تاکۆک گەرای مێکە دابەزێ و ئەو کاتەیەکاکە کاگرەکان من بە خێوکەری بووکە سوورەم دانم کردیوە بۆیان بەڵام شادانی زۆرە ئایا خراپەیان نا ئەوەش ڤیتامین نات و میوە و سەوزیان پێدەدەم بەڵام حەز بە شادان ئەکەن ئایا ئەمە تەندروست نەخێر ئەمە تەندروست باش نییە کاکە ڕێکان ژیان دڵنیا بە لەو شتە شادان زۆر یعنی ئەتوانم بڵێم نرخی شادان بەرامبەر پێرێلا یەک بەدەیە یعنی ئەگەر شادان بە 1000 دینار بێت لە ئەوروپا پێرێلا بە 10,000 ئەگەر شادان بە 1000 دینار بێ با بڵین
تۆوی نێجەر 3 قات لەو گرانترێکە ئەگەر شادان بە 1000 دینار بێ کۆمەڵێ تۆ هەیە کەوکو تۆوی کاهووە تەمەن تۆی کاو نییە بە زوای پێوتێرەگو نییە ئەوەیە دەقات بەرامبەر شادان گرانترێکە ئەگەر وا وایە ئەم کۆمپانیانی ئێرە کۆمپانیا با بڵێن ئەوانەی کوالیتێتی بەرزە ئەوانەی کە هەموو شتێک بە لێکۆڵینەوە تێکەڵە دروستەکەن ڕێژەی شادان لە سەها 5 ئەکرێت چکە وتمان شادان ئەمە ئێران فێری شادانی کردووە ئێمە جاران هیچی کەمان نەبووە شادانمان نەبووە کەتانمان نەبووە تۆشێلممان هەبووە لەگەڵ هەرزنمان نەبووە هیچ تۆویچی کەمان نەبووە لە هەشتاکانە لەبەرەوە ئێمە ئەوانەمان زانیوە و تێکەڵمان کردووە بەڵام ئەگەر سەیری تێکەڵی کۆمپانیا با بڵین ئەوەی کوالیتێتی بەرزە و گرانە ڕێژەی شادان تیا زۆر نییە کۆمەڵی تۆوی کە هەیە کە زۆر گرنگتر لە شادان بۆ باڵندە بەڵام زۆر پێدانی شادان شتێکی باش نییە شادان بەس بۆ باشە بڵێ تەیرەکەی پێچەورکەیت ئەجینا و کوتر لە یعنی شتێک نییە بڵێ با بڵێن شادان ئەگەر وا بۆە کوتم ئەوانە هات نەویکان کەمتر تێکرد ئەمەیان زیاتر تێکەکە من ێستا بە کۆمپانیایەک بڵێم دانێکم بۆ دروستکە تۆزی هەرزان بێت یەت چیەکە پێرێ لە کامکاتەوە شادانی تێکا بۆم لەبەروی شادان زۆر هەرزانترێکە بەڵام کە مڵتیڤیتامینیشتدایە کاکە ڕێکان هەوڵ بە مڵتیڤین سەوزە و میوەی مێرە کە سەوزی و یاخود بە پێچەوانەکەەوە کە سەوزە و میوەدای پێویست بەوە ناکەیتر با بڵێن مڵتیڤیتامینی بیتێ بەڵام لە هەموو حاڵەتێکا مڵتیڤیتامینەکە باشترێکە چکە ئەم تەیرانەی ئێمە بە خێوێکن چ بوو کە سوورەیە کەناریە زێبرایە ئەمانە سەوزە خۆر و میوەخۆر نین زیاتر تۆ خۆرن کاکدابان مامەسا قەرار بوو بەجینیزی بێنیوە نەتێنا بۆچی لەبەرەوەی کاکە دابانجان ئێمە منم ساڵ سەرمان لێشێوە لەبەروی خۆتانەزانن بە بەنێم شەڕەی لوبنانەوە ڕێگەی گیرا 3 وەجبەمان بە 1 وەجبەوە هێنانچار ینی شوێنم نەمابوو تەواو بەڕاستی تەواو ئێسەش کاتی نەماوە کە با دزی بکڕین بەداخەوە نەگەر ئەوە زۆر شتی کا بوو هەموو نەکامان گۆڕە چکە تقریبەن 2 مانگ ڕێگە گیرە ینی ڕێگەی باڵن دەهێنان بە بۆنێ و سار و کوشتانەوە کە یاناویشت کاک سەرکانە سەنان من لە خزمەتام کاکە سەرکانجیان بۆ هەرموو بەڕێزان هەچ بە ڕێزێکەچ پرسیاری چێبێ من لە خزمەتە و زۆر خۆشحاڵیشە بم ئاوا لایف ئێمە بیکەینەوە کەمترین پرسیار و پوختترین پرسیار بکرێ بۆ ئێمەش بتوانین بە چڕ و پڕی وەڵام بینەوە نەک بە پەلەپەل و یەکێ بڵێ ئەرێ وەڵام نایەتەوەی چێکەڵێرێ جواب نای ئەوە ناکایکی کە بڵێەوە پرسیار کۆپی بکات و داینێت بۆیە من لە یوتیوب ئەتوام هەموو ڕۆژێ لە دوای لە نێوان 7 بۆ 8 لەگەڵتانە بم خۆشحاڵیشە بم چکە ئەو کاتی باسی باڵنداکەم لای منەچمە گیانێکی کەەوە هەرلین ئەمن کوکتێرم هەیە گەر ڤیتامین دی پێ بدەم کێشەیە نەخێر پیرانەوە زۆر باشیشە و ئەش بێ بیتێ پێویستە کە بیتێ ئەبێ بیتێ مڵتیڤیتامین شتێک نییە تۆ مڵتیڤیتامین تەواوکەری تێکەڵەکەیەتی کە ئەوەی لە تێکەڵەکان نیە ئەم تەواوی ئەکات کە ئەوەی ڕۆژانە باڵندە پێویستی پێێتی کە ئەبێت بیخوات بۆیە پێشیانەوترێت تەواوکەری خۆراک بەڕێزان ئەگەر هیچ پرسیارێک نەبێت چکۆ بوو بە چل خولەک ئەگەر هەچ ئەگەر پرسیاری کە نەبێت کاکڕێکان باڵندە بۆ ئین تا چ جۆرێکە ئەو باڵندەیە کە تۆ حەزلێتی کاکڕێکان پێشەوەی دوای ئەلام بڵین نیشانی پرسیارەکە و باڵندێک نییە لە دنیا بڵێ بێچووگرتن لێ قورسە خەڵکەڵێ بووکە سوورە بێچووگرتن لێ قورسە ئەی لە ئەوروپا زەلامی وایە 500 بێچوو ئەگرێت هیوایە 200 ئەگرێت 300 ئەگرێت بە چی ئەیگرێت ئەمە یەک کاردیناڵ تا ئێستا لە کوردستانە خەڵکەڵێ بێچووگرتن لێ قورسە هیچ باڵندەیەک نییە بەڵام هەموو باڵندەیەک سروشتی تایبەتی خۆی ینی سروشتی باڵندەکە خۆی هەم بۆ مەسەلەی جوودکردنی هەم بۆ مەسەلەی قۆناغەکانی ژیانی
هەم بۆ ئەو شوێنەی کە تایەدا ینی باڵندەیەک نییە لە دنیا بڵێ قورسە و بێچوویدێکی لێ شتی وان نییە بە هیچ شێوەیەک شتی وان نییە ئەمە وەکو ئەوە ببوورە بۆ زۆر پرسەرا لە خزمەتام کاکە ڕێکانجان بەڵام ئەمەوێت لە چەنابتەوە فێر ببم و منیش بە کەسانی ترزۆ من لە خزمەتام کاکە ڕێکانجان بۆ نمونە بەندە ینی با بڵێن وەکو خۆم سۆران جەمال من نازانم من بەنیسبەت خۆمەوە هیچ باڵندەیەک بێچووگرتن لی قورس نییە لەلام هیچ باڵندەیەک نەک لەبەر ئەوەی کە من زۆر شارەزانم و لەم هەموو باڵندەیە زانم هیچ نەخۆشیەکی باڵندە لە لای من کێشەم نییە لەگەڵیا کە بڵێن ئەوەی کە ئیزانم هیچ خواردنێکی باڵندە چکە بۆ لەبەر ئەوەی ئەمانە هەمووی یەک شتە کاڵی خواردن ئێمە تۆ بەم نەڵی بووکە سوورە ئێمە نەزانم بووکە سوورە چیەخوا یەکێکی کە ینی لە کوردستانە با بڵێن زۆر شتێک ئێمە باسمان کردووە چنیە جارە ئێمە یەکەم جارە ناومانەتە سلێمانی و شەوەفان هەر کەس نەیزانیوە چییە بەڵام ئاسایی ئەمانە خۆ منیش لە جیرفانی خۆم دەرمنیش فێر بووم لێرە بەڵام لەبەر ئەوەی لە قۆناغەکانی ژیانی باڵندە تێگەیشتوم و هەچ کەسێکی کەش لە قۆناغەکانی ژیانی باڵندە بگات هەموو باڵندێک بە هەمان شێوەیە جیاوازی نییە کێشەی ئێمە لە ئەوایە کەس هەچ کەسێک جارێ لای ئێمە لە ١٩ نازانێت قۆناغی پشوو چییە یاخود بە شێوەیەکی تەندروست باڵندەکانی ناقەتە قۆناغی پشووە دووەم هەمووی پەلەیەتی هەموو ینی زۆربەی زۆری نەبا ئێمە بڵین بە ئێمە بە خێوکەریشمانەیە کە بە زانستی باڵندە بەخێوەکە یعنی قۆناغەکانی ژیانی باڵندە وکو پێویستە ئاڵقس و کەوتی لەگەڵ ناکە ئەو باڵندەکە کە نەیکڕیوە بیر لەوا کاتەوە کەی بێچووی لێ بگرێت یاخود بە زووترین کات بێچووی لێ بگرێت باڵندەکەی کڕیوە نازانی توولەکە ئەڵێکەی تەواوە بێ و یلکە بکات باڵندە گرنگ ئەوەیە تۆ قۆناغەکانی ژیانی بزانی تایبەتمەندی ئەو باڵندەیە تێبگەی بە دڵنیایی شەوە من لە خۆمە ناچم جوتێ باڵندە بکڕم ئەگە تایبەتمەندی ئەو باڵندەیە نەیزانم تایبەتمەندیەکەی تێکەڵە و خواردنەکەیەتی کە ئیەی تێ بەڵام هەمووی یەک شتە یەک تێکەڵە ئەخواکە یی خۆیەتی زائیدەن تەواوکەر کە ئەو تەواوکەرە لە هەموو باڵندەکانە یەک شتە لەوانەیە ئەم جۆری سریلاکەی جیابێ لەگەڵ جۆری ئەوە ئەمیان حەزی لە وشکە ئەویان حەزی لە سۆفتە ینی لە شێدارە هیچیان حەزی لەوەیە با بڵین کرم و پرۆتینی زۆرتیابیچ ئەمانە ئەیزانیت خۆی ئۆتۆماتیکی فێر ئەبیت بەڵام شتێک نییە لە دنیا بڵێ ئەم باڵندەیە قورسە و بێچوی شتی وا بڕوا و بێ باڵندەیەک نچکە ئەگەر قورس وایە کەس بێچووی بۆ لێ ناژیرا و ئەوە باڵندەیەکە یان و دەم باڵندەیە هەرین تاجی نییە لەبەرەوە کە وتم باڵشترین باڵندە ئەوەیە کە خۆت حەزت لێتی من خەڵکم بینیوە باسیشم کردووە من باسی 20 ساڵەمەوە پێشە بۆکەم قەلە ڕەشکەی دەرەوە قەلە ڕەشکە دانەیەک بە بێچوێتی کەوتۆتە خوارەوە بە خێوی کردووە تاچێکی بووە ناوە نێرومێ دنیای بێچووی لێگرتووە و لە مارەزەکانیش عەرزەکرێ و ئەڵقەشی لە قاچایە یعنی ئێمە گە بچینە ئەو با بڵین مایش و کێبرچێت جیهانیەکانەوە یاخود ئەوروپاوە گەورەکان باڵندەی تایە هەر من خۆم بە دوو چاو نەمدیوە لە ژیانمان باڵندەی تایە گەورە بچووکە ئێماڵین قوشتانی ئێستا باڵندەیەکێ پێڵن تایرە تەنان ئاهاوی بچکۆلەکەی وکو پەپولەوەیە دەنوچێ خاتە ناو گوڵەوە ئەوە لە وڵاتی خۆیان وکوین بێچووی دێگرێت لە ئەوروپاشە هەیە من چوومە بۆرسەیەکەوە دایان نابوو ئەیان فرۆشت ینی بە وەرەقە و بە هەموو شتێکەوە کە بێچووە وەڵقەی لە قاچایە کاک گۆست ئۆف تاوشیما ئێسلااو لە تۆش غەندوری نێرومێ بە چی جیاکرێتەوە غەندورە بێت یاخود کۆکتێل بێت یاخۆ بێت زۆر کەسەڵە بە چاوی ئەو چایی بەیامی بێ و ئەو خڕ بێت یا ئەو سەریزە بەڵام زیاترین بە ئێسقانی کۆمیا ئەویش لە تەمەنێکا کە ئیتر بەرەو ئامادە بوون بڕوە یاخود بە پشکنینی دیێنەی کاک سەرکان کاک سۆران بۆ جوودبوونەکە داوای لێبوردنیش ئەەکەم ئەڵێن زەوقی بەرێ هێلکە ئەکات شتیوە بەڵێ کاک سەرکان هەموو شتێکەیە ئەوە هەمووی چیمیاییە هەمووی چیمیاییە و لە 100 من پێ دەڵێم ئەوە چیمیاییە من لێرە نەمبیستوە بەڕاستی
لێرە یەک شتەیە لە ئەوروپا برێدماکسی پێڵێن برێدماکس مەمنوع کرا چەند ساڵ مەمنوع کرا ئێستا جاجارەی بینم هەنێ شوێنێ بەدزیەوەی هێنێ دایەنێ ژینا لەبەرەوەی زۆرترینی هێلکە بەمی ئەکات ئەمانە شتی کیمیایین یعنی تەمەنی هێلکەکردنی مێ ئەگەر 4 ساڵ بێ 2 ساڵ یاخود بە 2 ساڵ هەموو هێلکەکانی پێکای تەواو یاخود نێر بەس بە دڵنیاییەوە شتێکی کیمیایی هەر لە مرۆڤیشا بە هەمان شێوەیە یعنی ئەگەر یەکێک با بڵێن ئەڵێ لا حەیاء فی العلم تۆ کەسێک لەکوێ تۆ پێی بڵێ بۆ نمونە ماسی بخۆ کە ڤیتامین ئی زۆرە یاخود جەرجیر بخۆ کە ڤیتامین ئی زۆرە لەکوێ تۆ بچیت حەبێکی بیتێ کامیان سەرێتر ئیشەکە کاکڕێکان زۆر سپاس بە سپاس بۆ تۆش کاکە ڕێکانجا من لە خزمەتانام یعنی من کوردستان شتێکی سەیرم بیست ینی من تا ئێسەوە تا لە ساڵی 2001ەوە باڵندە بەخێوەکەم لە ئەڵمانیا نەک باڵندە بەخێوکەم جووتێکمە بێ نەخێر بە شێوەیەکی پرۆفیشناڵ با بڵێن یعنی کۆمپانیانێ نەیزانم نەیناسم تاقیم نەکردوێت من یەکەم جارە لە کوردستان چەند ساڵە لەمەوە پێشەوە بیستومە با بڵێن شلەیە گەێڵن بۆ نێر و بە مێژ ئەبێت و بە زۆری خەڵکێکی زۆریش ئەیکڕێت یعنی سەیرم لێت ینی زۆر سەیرە بەلامەوە تەمان لە شوێنێکا من جارێکیان تەرجمەم کرد ئەڵێ بۆ دەواجن ئەبێت بۆ با بڵین گا ئەبێت بۆ با بڵین بەراز ئەبێت تەنانەت بۆ با بڵین ئەسپیش ئەبێت دوای ماوەیەک ئەمەنە داوا کرا لە عێراق چوون باڵندەشیان خستە سەری لەبەر خاتری ئەوەی چکە عەدەدەکە ژمارەیەکی زۆر داوا کرا ناکاکە سەرکانجا من لە خزمەتانام هەچ پرسیارێکی یەکە هەبێ لە خزمەتان من بەڕێزان ئەگە پرسیار نەمابێ ئینشەڵا هەوڵێم هەموو شتێک لە کاتژمێر لە نێوان 7 بۆ 8 لەگەڵتان نابم هەچ پرسیاری هەچ شتێکە بێ من لە خزمەتە هیوادارین توانی بێتمان سوود بگێنین هەچ کەم کوڕێکی ژەو بێت داوای لێبوردنەکەین شەوێکی شاد کاتێکی خۆش بۆ هەمووتان خواتان لەگەڵ